بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتەن لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە دەرفەتێکی نێدا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان لە ئاڵلقەیەم جارەی بەرنمەکەتان ڕادەوەستین و هەڵوێستەیەک دەکەین لە بەردەم وتاری ماڵاوایی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم بۆ پێی کە لە مەراسمی حەجدا وتارێکی گرنگی ڕاستەی شوێنکەوتوانی کرد. ئێمە پێمان خۆشە لەم هەلوو مەرجەدا کە لە مانگ و لە سەروبەندی بەڕێوەچوونی مەراسیمێکی دیکەی حەجی موسڵمانان داین لە هەلوو مەرجێکی ناوازە و تایبەت بەوەی کە لە هەموو دنیاوە ڕێگەری ئەکرێت لەوەی کە موسڵمانان باوەکارێکی تەندروستی بگەنە ماڵی خوا و حەجی پیرۆز و مەراسیمی حەجکردن ئەنجام بدەن بەدەر لەوەی کە چەند هەزار کەسێک لە ناوخۆی سعودیە و دەرفەتیان پێدەدرێ و مەراسیمەکە بە تایبەت بۆ خۆیان بەڕێوە بن. ئێمە لەم بەرنامەیەدا هەڵوێستەیەک لەسەر ئەم جۆرە هەلوو مەرجانەکەین وە خوێندنەوەیەکی پێویستیش بۆ وتارەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلامەکەین. میوانی ئەڵلقەیەم جارەی بەرنامەکەمان بەڕێز دکتۆر سەردار ڕەشید مامۆستای زانکۆ. بەخێر بێن. سپاس دەکەم. بەخێر بێن سەرچاو. کاک دکتۆر لە پێشەوەی بچینە سەر دەقی وتارەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ کاماژەم پێدا بە هۆی هەلوو مەرجێکی تایبەت و ناوازەوە ڕێگە لە موسڵمانان گیراوەوە ناتوانن بگەنە ڕێو ڕسمی ئەنجامدانی حەجی پیرۆز پێچەوانی ساڵانی ڕابردوو کە ئەمە زۆر دەگمەنە. چۆن دەڕوانە مەوقیفە، چۆن دەڕوانە بارودۆخەوە موسڵمانان چۆن مامەڵەی لەگەڵ بکەن؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين. حج شعيريك لشعير كان إسلام أو ركنك لركن كان إسلام. بلى. أمركنا چەندجارێک منع کراوە لە خەڵکیکە بچن بۆ حەج ئەوە نەبێکەم جار بێت. طبعا حەج هەر لە سەردەمی ئیبراهیم عەلەیهی سەلامەوە کاتێکە بینای کەعبەی کردەوە خۆی پەروەردگار ئەمری پێ کرد کە بانگەواز کات کە خەڵک بێن بۆ حەج کەواتە حەج لەو سەردەمەوە هەبووە و کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککەیە بوو خەڵکی مەککە و دەوروپشتی مەککە و ئەوانەی کە لە جزیرەی عەرەبیە بوون هەموو ساڵێک لە مەوسیمە هاتن حەجیانەکە بەڵام تەمەن حەجەکە گۆڕانکاری بەسەر هاتە بوو جیاواز بوو لە حەجی ئەوەی کە ئیسلام ئێستا داینەوە ئەوان خۆیان ڕوتە کردەوە هاواریانەکە چەپڵیان لێیە بە دەوری کەعبەیە گەڕان تەوافی بتەکانی خۆیانەکە چونکە هەندێک ڕیواتی تاریخیمان هەیەڵێ 360 بت لە کەعبەیە هەڵواسرا بوو بێجگە لە بتە ڕئیسیەکان کە نات و مەنات و عوزا بوون ئەمانە هەر قەبیلەیەک بتی خۆیان هەبووە تەوافیان بە دەوری کەعبەیە کرد و سوژیان بۆ بتەکانیان نەبرد. پێغەمبەر صلی الله علیه وسلم استغلالی ئەو مەوسیمەی ئەکرد هەموو ساڵێک کە لەگەڵ ئەو وەفدانی کە لە خارجەوە هاتن خارجی مەککە هاتن یەکە یەکە پەیوەندی پێیانەوە کرد و بانگەوازی ئیسلامی پێ ئەگەیاندن. بەڵام دوایەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککە دەرکرا دەرەوە هیجرەتی کرد بۆ مەدینە لە ساڵی 6 هیجریە هەندێک لە ڕیوایەتەکان فێن لە ساڵی 6 هیجریە حەج فەرز کرا لەسەر موسڵمانان وەکو دینی ئیسلام. بەڵام بەهۆی ئەوەی کە قوڕیشەکان دەستیان بەسەر مەککەیە ئەڕۆیشت و موسڵمانان دەسەڵاتیان نەبوو لەوێ نەیانتوانی حەجەکە جێبەجێ ڕێگر بوون لەبەر دەم حەجەکەیە هەچەند معاهدەیەکیان بەس بەڵام دوایی سەری نەگرت بەو شێوەی کە لەگەڵ قوڕیشەکان نەکرا بوو. لە دوای فەتحی مەککە کاتێکە فەتحی مەککە کرایەوە دوای ساڵی 8 هیجری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ساڵی 9 هیجریە وەفدێکی لە سەحابەکان نارد لەگەڵ ئەبوبەکری سەدیقا کە حەج بکەن ئەو ساڵیان خۆی نەچوو بەڵام ڕێخۆشکۆریەک بکەن بۆ ئەوەی کە ساڵی داهاتوو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ساڵی 10 هیجریە خۆی بچێ حەجی بکات و کە ناورا حەجی ماڵ ئاوایی. طبعا ئەو حەجێک کە ئەبوبەکری سەدیق لەگەڵ خەڵکیە کردی
پێغەمبەر صلی الله علیه و سلم هەندێک تەوجیهاتی پێیا بوو کە ئەو لەوێ بە مسلمانەکانی ڕائگەیاند و ئەو حەجی ئیسلام کە چۆنە ئەو پێیوتن پێ ڕاگەیاندن. يعني ئەبێ بەم پێبێ ینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە تەمەنیا یەک جار مەراسیمی حەجی پیرۆزی ئەنجام دابێ وەکو حەجێکە فەرز کرابێ لەسەری یەک جار حەجی کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم، بەڵام تاوەکو لە مەککە بوو دوو جار لەگەڵ خەڵکەکەیە ئەچوو مەراسیمی حەجی جێبەجێ ئەکرد، بەڵام وەکو ئەوە ناکە فەرز بێ لەسەری وەکو کە لە دینی ئیبراهیمەوە مابوویەوە، بەڵام تەمەن پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو ئەوانی ناکرد، ئەوان مەسەڵەن خۆیان ڕوتە کردەوە و چەپڵیان لێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوانەی ناکرد بەو شێوەیە کە بەلایەوە دروست پێ شێوازێکی دروست بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام یەک جار لەگەڵ ئەوانە مڕاسیمەکەی لەگەڵ یانە ئەچوە پێشەوە لەگەڵیان مەبەستی چی بوو لێرە زیاتر مەبەستیەوە تێکەڵاوی ئەو خەڵکە بکات و بۆ ئەوی بانگەوازی ئیسلامیان پێ بگەێنێت. طبعا ئەمە زانایان ئەڵێن بە حەج حەسێب ناکرێ، مجرد ئەوەی بەشداریکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئەو وەفدانەیە کە لە خارجی مەککەوە هاتن بۆ ئەوەی کە بەو ناوەوە مەراسیمەکە ئیسلامیان پێ بگەێنێت. پێشەوەی بچینە سەر ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەنجامی داوە سەبارەت هەر بم بارودۆخەیانی چێ دەسەڵاتی هەیە بۆ پێی کە ئەنجامدانی مەراسیمی حەجی پیرۆز فەرزە لەسەر مسلمان، چێ بۆی هەیە مەسەن ڕێگری لە ئەنجامدانی ئەم فەرزە بکە وەک ئەوەی کە لە ئێستاە مەسەلەن بارودۆخەکان تۆ ڕێگری لەیەکری. هەندێک بارودۆخ جاری وایەوە ئیجبارەکات یعنی واکە کە لە دەسەڵاتداران یان حاکمی وڵات یان قازی یان مەجمەعی فیقهی بڕیار بدەن بەوەی کە ڕاگرتنی ئەو مەراسیمە بۆ کاتێکی دیاریکراو یان بۆ ساڵی بۆ مۆسیمێک دیاریکراو ڕای بگرن. لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت تعجلوا إلى الحج فإنه لا يدري أحدكم ما يعرض له. ئەفەرمێ هەتا مەجالتان هەیە کاتێک کە مەجالتان هەیە حەج بکەن لەو کاتەیە کە دەسەڵاتان هەیە و تواناتان هەیە و فرسەتان بۆ ڕێکەوتووە حەجەکەت خۆتان بکەن، چونکە نازانن لەوانەیە لە ساڵێکی داهاتووە چەند ساڵی داهاتووە توانای ئەوەتان نەبێ، یان بەهۆی نەخۆشیەوە یان بەهۆی کە پارە نییە بچی حەجەکە پێ بکە، یان بەهۆی کە ڕێگریەکە کرێت یا بەهۆی ئافاتێک شێوەکو ئێستێک هەیە. سەردەمارێکە بۆ کە لە بیرمانێت لە شەڕی ئێران عێراقا حکومەتی عێراقی ئەو کاتە منعی کردبوو گەنجەکان بچن بۆ حەج، تەنها ئەوانەی کە زۆر پیر و پەکەوتن ناتوان بچین ئەسکەری بکەن مەجای بەوانەیە بچن بۆ حەج. ئەوە سەردەمانێک بۆم خۆمە لە بیرمانە. ئێستش بەهۆی ئەم مەوسمی وەبای کۆڕۆناوە بە هەمان شێوە ئەوەتانێ غەیری سعودیەکان نەبێت کەسانی تر ناتوان بچن ئەو حەجە بکەن. لەبەرەوە ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەو کاتە فەرموویەتی ئەفەرمێ هەر کەسێک لە ئێوە ئەتوانێ حەجکا لە کاتی خۆیان فرسەتێکی بۆ ئەڕەخسێت بابی کات، چونکە نازانێت لەوانەیە سەردەمێک بێتە پێشەوە ساڵە بێتە پێشەوە توانێت ئەو حەجێ نەبێت لە دەستی بچێت، وەکو ئێستاکە ڕوویاوە ناتوانن خەڵکان بچن بۆ حەج. ڕاست ڕاست. کاک دکتۆر بابینە سەر ئەو با بڵێن حەجی ماڵاوایی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە لە چ بارودۆخێکا بوو؟ ئەکرێ مەسەلەن دوجار پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕووی کاتەوە لە ڕووی شوێنەوە با بڵێن لە چ بارودۆخێکە لە چ زەمانێکە حەجی پیرۆزی خۆی ئەنجامدا بۆ یەکەم جار؟ طبعا دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای ئەشکەنجە و ئازارێکی زۆر لە مەککەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تووشی بۆ سەحابەکان تووشیان بوو ناچار بوون کە هیجرەت بکەن مەککە کە خۆشەویستترین شوێن بوو بەلایەوە بەجێی بێڵێت هیجرەتی کرد بۆ مەدینە. دوای ئەوەی کە چەند ساڵێک لە مەدینە مایەوە بە ئومێدی ئەوەی کە خەونی بۆ ئەبینی ڕۆژێ لە ڕۆژان جارێکی تر بچێتەوە مەککە ئەو مەراسیمانەی کە لەوێ ئەکرێت و لە مەککەیە جێبەجێ بکات. دوای کە خۆی پەروەردگار فەتحی مەککەی بۆ کردن و مەککە کەوتەوە ژێر دەستی موسڵمانان، ئەو ئاواتیان هاتە دی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمری کرد بە سەحابەکان کە بچن بۆ ئەوێ و خۆشی حەزی ئەکرد کە بچێت ئەو حەجە بکات. لە ساڵی دەی کۆچیە کاتێکە چوو بۆ حەج، طبعا پێشتر سەحابەکان ئەوانەی کە موسڵمان بووبن لە شوێن دوورەکانیش
ئاگادار کرابوونەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم ساڵ ئەچێتە حەج لەبەرەوە خەڵکانێکی زۆر خۆیان ئامادە کردبوو کە ئەو ساڵە بەشدار بن لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەو مەراسیمە جێبەجێ بکەن بۆی کە ئادابی حەجەکەش لە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی وەربگرن ڕوبەڕوو لەوی وەربگرن چۆن هەر پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی لە ئەسنای حەجەکەیە فەرمووی خۆذوا عنی مناسککم من چی ئەەکەم بەو شێوەیە ئێوەش ئاداب و ئادابەکانی حەج لە من وەربگرن ڕوبەڕوو ئەیان بینی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە چی ئەکرد و ئەوانش لیان وەرەگرن لەبەرەوە ئەو خەڵکە بەپەرۆشەوە بوون ینی خۆزگان ئەخواز تۆزە زووتر کە مۆسیمەکە بێت بۆی بە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم بگەن و بچنە ئەوێ یعنی دوای ناڕەحەتێکی زۆر هەوڵێکی زۆر لەو کاتەیە ئامادە بوون هەوڵێکی زۆر هەندێک لە ڕیواتەکان فەرموون 124,000 سەحابە ئامادە بوون لە حەجی ماڵ ئاواییە هەندێک فەرموون لە 100,000 زیاتر بوون لەو بین ینی 100,000 بۆ 124,000 سەحابە ئامادەی مەراسیمەکە بوون بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیستیغلالی ئەو فرسەتەی کرد کە ئەو هەموو سەحابەیە کۆبووتەوە لە مەوسیمی حەجە ئیستیغلالی ئەوەی کرد کە هەندێک بابەتی زۆر گرنگ لەو حەجەیە باس بکات و بۆ ئەوەی کە هەمویان ئاگایان لێ بێت حەسەن پشتیوان بەخوای ئێمە مەبەستمانە ڕابوەستین لەسەر بڕگەکانی ئێمە وەکو جەنابەت وتە ژمارەیەکی زۆری مسلمانان بۆ یەکەمین جار بە ئامادەبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مەراسمی پیرۆزی حەج بەڕێوە بن و پێغەمبەریش دیارە و پەیوەندی کە بە وەحی و ئاسمانە و بەخوا وەحی بووە حتمەن بارودۆخەکەی بە هەستیار و گرنگ زانیوە ئەبێ و تاریخی گرنگیشی دابێ بەو پێی کە ڕێوایەت دەکرێت پێمان خۆشە بچینە سەر ئەسڵی وتارەکە ئەم وتارە چی لە خۆگرت بوو و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چی باس کرد بۆ مسلمانان پێوتێ خۆتبەت الوەداع وتاری ماڵ ئاوایی وەداعەکە لەوە هاتووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو وتارانەی کە لەو مەوسیمەیە ئەیفەرموو هەمووی ئاماژە بوو بۆ ئەوەی کە جارێکی تر لەو مەوسیمەیە ئامادە نابێتەوە فعلا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاک دکتۆر هەر بەو ڕۆحیەتەوە وتارەکەی پێشکەش کرد کە ئەمە ماڵ ئاوایی یان دوایی هاوڵان ناویان لێنا وتاری ماڵ ئاوایی هەر لە ئەسنای قسەکانیە کە ئەیفەرموو ئاماژەیە بوو بۆ ئەوەی کە ئەمە کۆتایی ئەوەیە چونکە لەو کاتێک کە ئاەتی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا ئەو ئاتەی خوێندەوە لەو کاتەیە کە دابەزی هەر لەو مۆسیما دابێت لەو کاتەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مۆسیمی حەجا بوو ئەو ئاتە دابەزی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ سەحابەکانی خوێندەوە هەموو سەحابەکان لە خۆشیە زۆریان پێخۆش بوو کەم ئاەتە دابەزیوەتە خوارەوە خی پەروەردگار دینی بۆ کامل کردن و ڕازی بوو بۆ دینە کە بۆی داناون بۆی تەواوکردن بەڵام تاکە کەسێک کە بەو ئاەتە گریا عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاەتەکەی خوێندەوە گریا زۆر گریا سەحابەکان متعجب بوون بەوە سەریان سوڕما لە جاتیەوە پێ بکەنەوە لە خۆشیە ئەگری پێغەمبەر صلی الله علیه و سلم پێشی ئەوەی کە سەحابەکان پرسیارکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم پرسیاری کرد بۆچی ئەگریت ئەی عومەر فەرمووی ئەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێت هەر شتێک کە تەواو بکرێت کامل بکرێت بەرەو نوقسانی ئەڕوات منیش لەوە ئەترسم پێغەمبەر فەرمووی ڕاست دەکەیت ئەمە عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت زۆر بە وردی لە ئاەتەکە لە مەقسەدی ئاەتەکە تێگەشووە ینی کۆتاییت هات ئەتر ئەوەی کە پێشتر ئەحکامەکان جارێوە نەسخیان تێیەکەوە جارا هەندێشی تێ ئاکرا تاوە کۆتایی بەوانە هات پێویستیان بەوە نییە چونکە دین کامل بوو ئەو تەدریجەی کە لە ئەحکامەکانە ئەکرا تاوەکو مسلمانان بتوانن لەگەڵی ڕابێن ئەوە تەواو کۆتایی بەوە هات 23 ساڵە بە تەدریجی ئاەتەکان یەتە خوارەوە خەڵک ڕاهاتوون لەگەڵی تاوە ئەتوانن تەطبیقاتێکە بکەن هەموو ئەحکامەکان کە پێویستە بۆ دین و دنیایان خۆی پەروەردگار بۆی نردوون لەبەرەوە کۆتایی پێهات لێرەیە ئەمە ئاماژەیە بۆی عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت تێگەیشت بەوەی کە کۆتایی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم مهمەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو هاتنی ئاەت بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم گەیاندنی لای ئەوە بە مسلمانان کۆتایی پێهات لێرەیە بۆیە پێغەمبەر عومەری کوڕی خەتاب ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێت بەم نەفسیەتە لێ تێگەشت بەم عەقلێتەوە لێ تێگەیشت
کە تێگەشتێکی دروست بوو. باشان پێغەمبەر سەڵەم کاتێکە فەرمووی خذوا عنی مناسککم لعلی لا أراكم بعد عامی هذا، فەرمووی ئادابەکانی حەج لە منەوە تێبگەن، فێری ببن لەمە، چونکە احتیمال هەیە کە من ساڵێکی تر لەم ساڵێکی تر من ئێوە نەبینمەوە. ئەمە ئاماژەیەکی تر بوو پێغەمبەر سەڵەم کە بە سەحابەکانی ئەفەرموو کە کۆتایی ژیانی منە. ئەمە پێوتێم حەجی ماڵ ئاوایی بەدۆخێکی هەستیار زۆر هەستیارە، زۆر ینی بۆ ئەوانی کە لی تێگەشتون زۆر بێتاقەتی کارە، بەڵام بۆ لەو لاشەوە دڵخۆشیەکە بۆی کە خی پەروەردگار ئەم دینەی کە ناردووە تەواوی کردووە، هەمووی تەواو کردو بۆمان ڕازی بۆ بەو دینێش کە نردوێتی ئەم جارە کۆتایی بە ژیانی پێغەمبەر سەڵەم هێنێت. کەواتە بێ وتارێکی گرنگ هەبوو بێ بۆ مسلمانان. بەڵێ ینی چەند هێڵێکی گشتی و هەمیشەی ڕاکێشا بێ بۆی مسلمانان لەسەری بڕۆن. گرنگترینە و ناوەڕۆکەی وتارەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەی بوو چی بوو؟ طبعاً ئەگەر سەیری ناوەڕۆکەکەین بە تەواوی هەندێک لەو بابەتانە دووبارە کراوەیە کە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشتر بۆی بەیان کردوون، بەڵام لێرە تەرکیز لەسەر هەندێک بابەتی گرنگ کاتەوە. یعنی ئەوەی کە لێرە باس ئەکرێت لەم خوتبەی وەداع باس ئەکرێت، پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مدەی ئەو 23 ساڵەی تەمەنی پێغەمبەرایەتیە زۆربەی ئەو بابەتانی بۆ باس کردوون، بەڵام ئەوێ لێرەیە تەرکیز لەسەر هەندێک بابەتی زۆر گرنگ کاتەوە کە سەحابەکان لە بیریان نەچێتەوە و دوای ئەوانیش ئەم خوتبەیە بمێنێتەوە هەتاوەکو کۆتایی بە دنیایەت مسلمانان بە وردی سەیری بکەن و دەرسی لێ وەربگرن، بەندی و لێ وەربگرن. ئەوەی کە لە خوتبەکە زیاتر تەرکیزی لەسەر کردەوە یەکەم لەو بابەتانە ڕەفزکردن و بەتاڵکردنەوەی هەچی ئادابێک و عاداتێک و تەقالیدێک و شتێک کە جاهیلیەت لەسەری بووە کە دین ئیسلام پێی ناڕازیە. وەکو چی؟ وەکو ئەوەی کە ثەر ینی تۆڵەسەندنەوە لە کەسانێک کە بەناحەق، مەسەڵەن کەسێک کوژراوە، عەرەب عادەتی وا بوو کاتی خۆی ئەگەر کەسێک لە قەبیلەیەکە بکوژدێت ئەیان بەسەر قەبیلەکەیە بەجارێک چیان بەدەستکەوتای ئایان کوشت، تۆڵەکردنەوەی عەشایری، بەڵێ نەئەگەڕان ئەو کەسەی کە کەسەکەی کوشتە تەنها ئەو کوژنەوە. یعنی لەم قەبیلەیە ئێمە کەسێکمان لێ کوژا فڵان قەبیلە کوشت بێ ئێمە بین بەسەریان. دوچار دەستورێک هەیە بێ مسلمان بە پێی ئەم دەستورە بەڵێ بڕیارەکانی کەواتە ئەم عادەتەی هەڵوەشاندەوە نابێت ئەو کەسەی کە تاوانبارە بەهۆی تاوانبارێکەوە قەبیلەیەک پێوی تاوانبار بکرێت، ئەبێ ئەو کەسە خۆی عقوبە بدرێت. کەواتە ئەم تۆڵەسەندنەوە یان یەکێ لەو عادەتانی کە ئەکرا زینە بە چاڵکردنی کچ، ئەبێ ئەمە نەمێنێت، ئەم عادەتە نەمێنێت. تەفاخر بالئەنساب، من لە فڵان عاشیرەتم لە فڵان قەبیلەم، من بەڕێزترم، ئەوەم نە، ئەمانە نابێ بمێنێت. یعنی ئەو شتانەی کە لە ناو عەرەبە باو بۆ کاتیەوە، طبعاً ئیسلام کاتێکە هات هەندێک عادەت و تەقالیدە بۆ ناو عەرەبەکانە جوان بوون، ئیسلام ئیقراری کردووە. یەکێ لەوانە مەسەلەن ئەوانەی کە میوانداری بووە، عەرەبەکان بەناوبانگ بوون لەو سەدەمە کە ڕێزیان لە میوان گرتووە، ئەم عادەتەی ئیقرار کردووە و ڕێزی لێگرتووە و ئیثباتیش کردووە کە ئەمە ئەبێ بمێنێت. بەڵام هەندێک عادەتی ناشرین هەبووە کە لەناو جاهیلیەکان هەبووە، ئیسلام ئەبێ بیگۆڕێت، بەدیلیشی هەیە بۆ ئەوە طبعاً کاتێک ئەوە گۆڕێ بەدیلی بۆ دائەنێت. کەواتە ئیسلام یەکێ لە بەندەکانی ئەم خوتبەی وەداعە ئەوە بوو کە هەچی شتێک کە پەیوەندی بە ئەمری جاهیلیەتەوە بە عاداتی جاهیلیەتەوە بێ کە لەگەڵ ئیسلاما ناگونجێت، لەگەڵ مەقاصدی شەریعەت ئیسلاما ناگونجێت بەتاڵەکرێتەوە. بە کورتی مەسەلەن مسلمان ینی لازمە بە تایبەتی لەو سەردەمەیە ینی گۆڕانکاری لە ژیانی خۆیان بکە. ئەوە نییە مەسەلەن لە بە و باپیانەوە چیمەوە ماوەتەوەی تر هەراوا بڕوە و ڕاکێشەوە کۆڵێ. دوجارەمە دەستورێکەوە هاتووە و خۆی گەورە فەرمانەکە و تۆ مسلمانیە بە پێم دەستورە بڕۆی، ینی گۆڕانکاری لە ژیانی خۆ تا بکەی لە هەموو ڕوویەکەوە. ینی هەندێک عادەتیان هەبوو، هەندێک ئەسالیبیان هەبوو بە دینیان زانیوە، بۆ نزیکبوونەوە لەخوا بە دینیان زانیوە، بەڵام ڕاز نەبووە ئەوەشی بۆ گۆڕنی. مەسەلەن بتپەرستی،
ئەوان کاتێککە بتیان پەرسووە وتوانە ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى بعقلی خۆیان ویان زانێ ئەم ئیشەکە ئیکەن ئیشێکی دروستە ئیشێکە لە خۆیان نزیک کاتەوە لەبەر خاتری خوا بە حسابی خۆیان ئەویان کردووە بۆی لە خوا نزیک بنەوە بەڵام ئەمە شتێکە کە لەگەڵ عقیدەی ئیسلامە ناگونجێ عقیدەی تەوحیدا ناگونجێ چونکە ئەوە شیرکدانانە ئەوەی بۆ گۆڕین ئەوە مەسائلی عقیدەیی مەسائلی دینی هەندێک مخالفاتیان هەبوو گۆڕیوێتی بۆ دنیایەکەش بە هەمان شێوە هەندێک شتەوە کە جاهیلێت لەسەری بۆ گۆڕیوێتی باشتر کەواتە یەکەم شتێک لەوانە ئەمری جاهیلێت ئەوەی کە پەیوەندی بە جاهیل ئەوەی لێرا بردن وەکو مەسەلەن بابەتێکی کە ڕیبا بووە ڕیبا لە ناو جاهیلیەکانە لە ناو پێشی ئیسلام و سەردەمی ئیسلامیش بدایەتەکەی هەر ڕیبا هەبووە سوو پارەیاوە بە کەسێک سوو لێ وەرگرتووە بەڵە خۆی پارەی پێی پیا کردو ئەوەی کە دەوڵەمەند بووە دانیشتووە و خاچ خصوص سەر خاچ و مانگانە یان هەفتانە پارەی بۆ هاتووە چونکە پارێکە یاوە بە سوو ئەوەشی کە فەقیر بۆ ناچار بۆ پارێک وەربگرێ و قوربەسەرە بوو دائیمە بێژگەل لە سەرمایەکە بیاتەوە سوشی باە ئەمەیان ڕەهندێکی ئابووری هەبوو پێغەمبەر صلی من لەو حەجەت الوداعە تەئکیدی لەسەر ئەوەش کردەوە کە فەرمووی ئەبێ ئەوە نەبێنێ ئەوە لە کەسەکانی خۆشی دەستی پێکرد عباسی مامی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە کاتی خۆی مەشهور بوو کەسێکی دەوڵەمە بۆ پارەی زۆریەوە بە سوو بە خەڵک پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو حەجەت الوداعە فەرمێ ئەگەر کەسێکیش پارەی هەیە کە لە عباسی وەرگتووە کاتی خۆی بە سوو ئێستا ئەوەشم هەڵوەشاندەوە کە نزیکترین کەسی خۆمە ئەو کەسێک کە پارەی عباسی لەلایە تەنها سەرمایەکە باتەوە نابێت سوو باتەوە بەڵێ نابێت سووەکە بات هەبێت سەرمایەکە بژێڕێتەوە لە خۆیەوە دەستی پێکرد لە کەسەکانی خۆیەوە دەستی پێکرد بۆی کە خەڵکی تەقلیدی ئەو بکەن ئەمەجی کە لەو ئەمرانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەئکیدی لەسەر کردەوە کە ئەبێ ئەمە نەمێنێت چونکە خەڵکانێکی زۆر بارگران بوون قورسێکی زۆر کەوتووە سەرشانیان ولا يزال تا ئێسش ئەمە ڕیبایە بەردەوامە ئەوانەی کە متابعی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناکەن ئەوە کە مخالفەی شریعەتەکەن هەندێک جار کاک دکتۆرە بینی مەسەلەن ناوی جۆرا جۆری لێنرێ یعنی لەم سەردەمەیە ئەبینی بە ناوی قەرزی فڵانەوە بە ناوی مەسەلەن شت کڕین و فرۆشتنەوە بە ناوی پێچی یەکەم و دووهەم و سێهەمەوە ئەمجا پارەکە وەرەگری ئەمانە شەرەکە و ناو حرام بۆ حەڵاڵ ناکات بەڵێ گۆڕینی ناوەکە ئەبێت بە ناوەکە نییە بە ناوەڕۆکی کردارەکە هەستەکەی ئەم ڕێبایە هاتۆتە نێو ژیانی ئێمە و بە خۆمان بە جۆرێک زۆر بۆ بە شێوازێکی واکە ئێمە هەندێکمان هەستی پێ ناکەین ژیانی زۆربەی کەسەکانی داگیر کردووە و بۆیە ئێسێشە خەڵک ئەناڵێنێت بە تایبەتی و دووە دەوڵەتە غەربیەکان ئەوانەی کە پابەندین بە شەریعەتی ئیسلامەوە ئەوەتانێ لە ژێر بارێکی قورسە ئەم چەند ساڵی ڕابردوو کە اقتصادی زۆربەی وڵاتەکان بەوە داڕوخا بەهۆی ڕیباوە بوو چۆن مسلمان چی بکە بۆی پێی بەوە ببات ئەمە ڕیبایە نزیکی نەکەوێتەوە ینی چۆن مسلمان بگاتەوە حەقیقەت و ڕاستیە هەندێک جار لەوانەیە کەسایەتیەک لەبەر هەر جۆرێک لە بەرژەوەندیان لەبەر نەزانین بڵێەوە حەڵاڵە و حەلال نییە یان بە پێچەوانەوە مەسەلەن الحلال بين والحرام بين جۆرێک تێکەڵبوون هەیە حەڵاڵەکان دیارن و حرامەکانیش دیارن بەڵام هەندێک شت هەیە ئیشتیباهی لێکرێ ئەمە حەڵاڵە یا حرامە لەو کاتەیە ئەوانەی کە ئەهلی علمن ئەهلی اختصاصن لەو بوارەیە ئەبێ ئەوان بێدەنگ نەبن ئێستا کەناڵی زۆر هەیە ئەتوان لە کەناڵەکانەوە بێنە سەر خەت بۆ خەڵکی بەیان بکەن بۆ خەڵکی ڕوونکەنەوە ئەوانەی کە شارەزاییان هەیە لەو بوارەیە بە تایبەتی لە بواری شریعەتە لە بواری شریعەتی اقتصادی شەرعی لەو بوارەیە حەقوای ئەوانەی کە شارەزایەتەوەی هەن بۆ خەڵکی ڕوونکەنەوەی خەڵکە بزان کامە حەڵاڵ و کامە حرامە ئەوە مەسئولیەتێکە لە سەرشانیان ئەمانەتێکە لە سەرشانیان کە ئەبێ ئەوە بۆ خەڵکی بەیان بکەن چونکە ئەوامی خەڵک نازانێت زۆر جار ئەوامەکە نازانێت ئەوە حەڵاڵ یا حرامە هەر بۆیش بە تایبەتی ئەوانەی کە تیجارەتەکەن ئەسڵ وایە بابی معاملات بخوێنن بۆی کە نەکەونە حرامەوە ئەسڵ وایە بەڵام ئەگەر نەیان کرد پێویستەکە ئەوانیش کاتێک کە شوبهەیەک لە شتێکەکەن بچن پرسیار بکەن نەڵێن جا ئەمە حەقمان چێ بەسەرەوە ئەبێ پرسیار بکەن لە کەسانی کە شارەزان پرسیان لێکن بۆی کە بۆیان دەربکەوێت ئەگەر ئیهمالیان تیا کرد تاوانبارە بن بڵێ
بنەمایشتر بەڵێ بنەمایەکترمان لەوانەیە کە باسی کراوە پێغەمبەر صلی الله علیه و سلم جەختی لەسەر مەسەلەی مافی ئافرەت کردوێتەوە بابەتێکی زۆر گرنگ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو مراسمی حەجەیە ئەو بابەتەی لەبیر نەچوو یای بە گوێی 124,000 سەحابەیە کە ئەوانیش لە دوای خۆیان بیگەێنن هەتاوەکو ڕۆژی قیامەت ئەم بابەتە بگەێنن بە ئومەت بزان کە ئافرەت چ مافێکی هەیە لە ئیسلامە لەو سەردەمەی کە مافی ئافرەت ینی پێشێ لەکرا ئەسڵەن پێشەوەی بچیتە سەر ناوەڕۆگەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خودی ئامۆژگاریەکەی چییە ناوەڕۆگەکەی چییە بۆ ئافرەتان ئەگەر نەسەکەی بخوێنینەوە مەبەستم بەوەی پێشەوەی بچیتە سەرەوە یەکێکە لە نەقدە گەورەکان کە لە ئیسلام و مسلمانانە گیرێ بەوەی مەسەلەن پێشەلی مافی ئافرەتانەکە ئەم هەموو پشتیوانیە گەورەکە لە خودی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئافرەتان کراوە و ئەو نەقدی کە ڕوبەڕووی ئەکرێتەوە زۆر پێچەوانی یەکترن بۆچی ئەم نەقدە بەردەوام هەیە و ئەم پشتیوانیە گەورەش دیدە ناگیرێنی خۆی بە زۆری ئەو کەسانی کە نەقد ئەگرن استغلالی مەسەلەی ئافرەت دەکەن بۆ ئەوی کە نەقد لە ئیسلام بگرن بەڵام کاتێک ئەم نەقدانەکردن بەلای ئەم نەسانە هیچی ناچن بە هیچ شێوازێک بەلای ئەم نەسانە ناچن کە شارەزاییان نییە یان نایە بەدەستان خەست نایانەوێت کاتێکیان باسی ئەم بابەتانە کات لەبەرەوەی استغلالی ئافرەت بکەن بە هەندێک قسەی باق و بریقیان چی یعنی استغلالی ئافرەت دەکەن لەبەرەوەی کە ئافرەت دەورێکی زۆر گەورەی هەیە لە تەربیەیە تەربیە مناڵ چونکە ئەگەر مناڵ ئەو ئافرەتە بە شێوەیەکی جوان پەروەردەیان کا دوای ئەبن جیلی مستەقبل جیلێکی پەروەردەیەکی باشت بۆ ئەکرێت مجتەمەعێکی باش بوون بەڵام ئەیانوێ ئافرەتان بڕوخێنن ئافرەتان وا لێ بکەن کە دژی دین ئەوانیش دژی دین بن مناڵەکان وا پەروەردەکەن کە دژی دین بن ئەوانە ئەمانەکەن هەندێک دەق هەیە بەکاری ئەهێنن ئەوان استغلالی ئەەکەن على ئەساس ئەمە ئیسلام مافی ئافرەتی نایەوە بەڵام ئەوانە تەویلی باتڵی بۆکەنەوە وەکو چۆن ئاەتەکە فەرمێ وەیل للمصلین ئەگە تەواوی نەکەیت نەسەکە ینی معناکەی سەقەت دەبێ ئەبێ تەواویکەی ئەمجا معناکەی تەوا بێ ئەمانیان ئەو نەسانە ئەهێنن بە سەقەتی تەویلەکەنەوە بۆ مسلمانان بە تایبەتی بۆ ئافرەتان وان تێگەێنن کە ئیسلام زوڵمی لە ئافرەت کردووە بەڵام کاتێکەکەی کامەیە کاتێکی حقەتەکە ئەوەیە کە بێ ئەم نەسانە وەکو خۆی تەفسیر بکەیت بڵێ وەکو خۆی تەفسیرکە ئایا ئەم نەسە کە هەیە زوڵمی لە ئافرەت کردووە یان مافی ئافرەتیەوە ئەو نەسانەکە ئەوان وایدانن بەعەکسەوە هەمووی مافی ئافرەتی تایە نەک زوڵم لە ئافرەت بێ ئەگەر بە تەفسیرێکی تەواو ڕاستەقینە لەو تاری ماڵاوایی یا پێغەمبەر لێرەیە تەئکید لەسەرەوە کاتەوە کە ئیسلام زوڵمی لە ئافرەت نەکردووە ئەی خەڵکینە ئەی 124,000 سەحابە کە ئێوە ئەبنە نوێنەری پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ گەیاندنی ئەم دینە ئاگاتان لێ بێت کەسانێک نێن ئافرەتان بخەڵەتێنن بڵێن ئیسلام زوڵمی لە ئافرەت کردووە ئەوە من لێرە پێتان ئەڵێم لەم خۆتبەی وەداعە پێتان ئەڵێم کە ئاگاتان لە ئافرەتان بێت ئاگاتان لە ئافرەتان بێت وەسەتان بۆ ئەەکەم ئاگاتان لە ئافرەتان بێت زوڵمیان لێ نەسەکەی کامەیە فەرمێت فاتقوا الله في النساء لەخوا بترسن دەربارەی ئافرەتان کە ئەڵێ لەخوا بترسن تەقوای خوا یعنی بزانن ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر زوڵمتان لە ئافرەت خوای پەروەردگار یێتە دەنگ لەسەر ئافرەتان سزاتان ئایا لەسەر ئافرەتان بۆیە لێ فاتقوا الله یعنی لە سزای خوا بترسن ئەگەر زوڵمتان لە ئافرەت کرد زوڵمکردن لە ئافرەت تەنها ئەوە نییە کە مەسەلەن لێ بەیدیان شێلەوانە ئەگەر لە میراتە بەشت نەیە زوڵمە لێ ئەگەر حەقی خۆی پێ نایە زوڵمە لێ ئەگەر بەناحەق تعەدا لێ کرد زوڵمە لێ ئەگەر حەشتێ لەمانە کە بەرپرسیارەتی بەرامبەر بە ئافرەتان زۆر قورسە ئیسلام زۆر فەرمێ فاتقوا الله في النساء فإنكم أخذتموهن بأمان الله خوای پەروەردگار یاوێتی بەدەست ئەمانەتن لە بەدەستی ئێوەیە خوای پەروەردگار کردی بە ئەمانەت بەدەست ئێوە ئەی باشە پارێزگاری لە ئەمانەت شتێک نییە لەوانەیە کە ئیسلام جەختی لەسەر کردێتەوە کەسێک کە ئەگەر تعەدای ئەمانەت کات و پارێزگاری لێ نەکات سزای نادرێت بێگومان کەواتە ئەمانە ئافرەت ئەمانەتن لە بەدەستی پیاوەکانە ئایا
مێردی بێت یان باوکی بێت یان برای بێت یان وەلی ئەم کەسە بێت وەسی بێت کەواتە ئافرەتان ئەمانەتن لە بەردەستی پیاوەکانە ئەمە خطاب بۆ پیاوان فإنكم ئەی پیاوان أخذتموهن بأمان الله واستحللتم فروجهن بكلمة الله كاتێک کە خوای پەروەردگار کردی بە هاوسەر بۆ ئێوە بۆ ئەوە نەی کردووە کە بە هاوسەر بۆ ئێوە کەوەکو عەبدێک لە بەردەستانە مامەڵەی لەگەڵ بەڵێ هاوسەری ژیانتە بەڵام تۆ مافت بەسەری هۆی ئەوش مافی بەسەر تۆ هەیە ئەرک و مافێ لەو نێوانەیە لێرە مافەکان باسەکات پێ وسلم بەڵێ ولكم عليهن أن لا يوطئن فرشكم أحدا تكرهونه ولهن عليكم رزقهن وكسوتهن بالمعروف شون مافتان لسر أوانا كأوان فارزقاري لا شعوري إيوه بكن إيوش مافتان لسر برانبر بوان كمعاملان بالمعروف بكن يعني بشوية كجوانو باشو درسته ئەمە یەکێکە لەو وەسیەتانەی کە پێغەمبەر لە حەجەت الوداع تەرکیزکردنە سەر ئافرەت و پاراسی مافەکانیان لە چیەوە سەرچاوی گرتووە بۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە خەم بووە بەرامبەر بە ئافرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیزانی کە هەر لەو سەردەمەیشا کەسانێک هەبوون کە مافی ئافرەتیان پێشێ لەکرد و ئەیزانێت علمی بۆ هەبوو کە لە دوای ئەویش هەتا ڕۆژی دوایی کۆمەڵە کەسانێک یەن هەر مافی ئافرەت پێشێلەکەن لەوانەیە بە ناوی ئیسلامیشۆ بیکەن ڕاست لەوانەیە خۆشی زۆر بە موسڵمان بزانن مافیش پێشێل بکات بە ناوی دینەوە بیکات و هەندێک کەسیش لەوانەیە ئیستیغلالی نەسەکانی دینکەن و باسمان کرد بۆی کە بڵێن ئیسلام دژی ئافرەتان بوو زیادە ڕەویکردن لە هەندێک بابەتە بە ناوی ئازادی ئافرەت و مافدان بە ئافرەتەوە چی ینی مەسەلەن قڵکێک هەیە یەکجار دەرگاکە ئەکاتەوە هەموو کۆت و بەند و هێڵەکان مەسەلەن ئەشکێنێ و تێیەپەڕێنێ ئایا ئەمە لە شکۆ و ڕێزی ئافرەت زیادەکە یان چۆن طبعا مەسەلەن لە ئیسلام تێیەپەڕێنێ ئەڵێ کاکە من تەحەدایەکە مافی زیاترە دەم ئیسلام نەیداوە من نەیدەم مەسەلەن ئەوەی کە بەو شێوە ئەڵێت هیچ کاتێک ناتوانێت ئەو مافەی کە ئیسلامی یاودی ئەو لەوە زیاتر بدات هەر کاتێک ئەوەی کرد ئەوە دیارە مەبەستێکی لە پشتەوە هەیە کە هەڵخەڵەتاندنی ئافرەتانە غیری لەم بابەتە وریابی ئەبێ زۆر بە وریایە سەری ئەمە بکرێت ئێستا ئەوەی کە ئەوەترێت بۆ نمونە ئەوەی کە ئەوەترێت بە ناوی مافی ئافرەتانەوە کە منعی تەعەدود الزەوجا دەکرێت بەڵێ بۆ نمونە ئەوە هینە پێشەوە بەڵێ ڕاست ئەڵێ لەبەر مافی ئافرەتان ئەبێت تەعەدود الزەوجات نەکرێت نەکرێ وایە ئەمە ئایا ئەمە پێشێلکار مافی ئافرەتان نییە کە کەسانێکی زۆر هەیە ماونەتەوە ئافرەتە کچە و شووی نەکردو ماوەتەوە ئافرەتی ترێ بێوەژنە و شوێ سەرپەرشتەشی هەمووی بێ ماڵ و ئەمانە دارایی ئەژی بێ بە تەنیایی ئەژی مەسەلەن ئەمە چاوەڕوانیە ئەژی ڕاستە ئەمە لەم حاڵەتەیە کە بەحساب بەنای ئەوەی کە پارێزگای لە مافی ئافرەتەکە ئەیانەوەی شتێکی بەنەکە ئیسلام نەیابێتێ یان منعی شتێ بکەن کە ئیسلام پێیاوە بەناوی ئەوەی کە مافی ئافرەت ئەپارێزن لەو لاوە زوڵمێکی گەوریان لە کۆمەڵێکی زۆر لە ئافرەتان کردووە کەواتە لێرەیە هەر شتێ بکەن کە مخالیفی ئەوە بێکە ئیسلام پێی هاتووە ئیلا زەربە لە کۆمەڵێکی ترێن لەوانەیە هەندێک کەس سوودبەن بنتیایە لەمەیە جاوانێ بەڵام بە مقابلی ئەوانەوە سەداها کەسی تر تووشی زەر بنتیایە بۆ کاتێک ئیسلامیش ئاڵێن باسی تەعەدود دەکات و بە ڕەهایی نەیفەرمووە ئێوە بچن تەعەدود دەکەن شەرت و شوروتی بۆ داناوە و ئەگەر هەر کات نەتوانێت بەڵێ باردۆخی تایبەت شەرت و شوروتیش بۆ داناوە لەو شەرت و شوروتانە کە دایناوە مافی ئافرەتی بێت یا پارێزێت ڕاست نابێ مافەکەش پێشێل کاتیایە زۆر باش کاک دکتۆر بنەمای تر ئەوەی لە وتاری ماڵاوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هاتبێ و گرنگ بێ بۆ سەردەمە بۆ ئێستاش چی ترمان هەیە یەکێک لەو شتانی کە باسی کراوە پێغەمبەر باسی کات الاعتصام بالكتاب والسنة پەیوەست بین بە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە تەئکیدی لەسەر کردوێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئاگاتان لێ بێت ئەوەی کە من بۆم بەجێهێشتوون لە قورئان و لە سنەت پەیوەست بن پێیەوە لەو لامەیان چونکە هەر کاتێک لەوە لاتاننا
بەرەو ضەلالەت ئەچن بەرەو گومڕایی ئەچن ئەوەی لە قورئان و لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیە کیفایەتە بۆ دین و دنیا هەمیشە بۆ یەکلایکردنەوەی حەڵاڵ و حرام و دروست و نادروستی بگەڕێنەوە بۆ قورئان و سنەت ئەبێ ئەو دوانە هەڵبژێ بگەڕێنەوە بۆ قورئان و سنەت هەر کەسێ وتی من شتێک ئەهێنم لە قورئان و لە سنەتا نییە و باشترە لەوە هەڵەی کردووە و بەسەر خۆیان ئەدرێتەوە چونکە خوا پێغەمبەری خوا صلی الله سلامی خوای لەسەر بێت ئەوان ئەم دینایەکە بۆ ئێمە نردووە پیان گەیاندوین ئەوان خۆیان ئەزان مەسلحەتی خەڵکێک هەیەڵێ ئەمەم سەردەمە جیاوازە لە سەردەمی 1400 ساڵ پێش ئێستا ئەمە چۆن ئیسلام کاتێک هاتوو بۆ هەموو سەردەمێک گونجاوە ئەو 23 ساڵەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە تایە ژیا کە بە تەدریجی حکمەکان هاتە خوارەوە یەکێک لەو مەبەستە لە تەدریجی ئەوەتانە کە ئەم حکمانە وا بێتە خوارەوە بۆ هەتا کۆتایی دنیا بگونجێت کەواتە ئەم حکمانەی کە هەیە لە قورئان و لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ هەموو سەردەمێک گونجاوە ناتوانین بڵین بۆ سەردەمێک بۆ کۆتایی پێهاتووە بەڵێ بۆ هەموو سەردەمێک گونجاوە یعنی کەسێک نییە بڵێ وەڵام من ئەتوانم گۆڕانکاری تیا بکەم بە شێوازێکە بۆ ئەم سەردەمە بگونجێ نە شتێکمان نییە کە بتوانین ئەوەی پێ بکەین بەڵام دەکرێت بە پێ و سەردەمە مەسەرەن زانامان هەبێ شرۆڤە بۆ دەخەکان بکاتەوە جارێکی تر مەسەلەن ئەتوانرێت تێگەیشتن لە دەخەکانە بەڵام ئەو کەسێکە ئەو تێگەیشتەکە ئەبێ علمی ئەوەی هەبێت هەندێکجار ڕاجایی دێتە ئاراوە لە نێوان مسلمانان لە بەرامبەر دەخەکان بەڵێ ئەگەر لە حاڵەتێکە نەسەکان ئێمە زمانی عەرەبی وشەکانی زمانی عەرەبی چەندەها معنە هەڵەگرێت یەکێک لە دەوڵەمەندی زمانی عەرەبی ئەوتانە کە کەلیماتەکان معنای زۆر لە خۆی ئەگرێت ئەو کەسانی کە مرتبەی ئیجتیهادیان هەیە توانای ئەویان هەیە بتوان ئیجتیهاد بکەن و فەهمێکی باش لە نەسەکانە وەربگرن ئەتوانن تێگەیشتنێکی جوان بۆ نەسەکان بکەن بەڵام ئەوەی کە کراوە تا ئێستا ئەو نەسانی کە کراوە ئەوە وردەکاری تیا کراوە کەسێک نییە لەم سەردەمایە بڵێ من یەم بە شتێکی هێنم کە سەردەمی زوو پێ نەگەیشت بن یعنی چی تەفسیرێک هێنێ بۆ نەسەر لە نەسەکان ئەگە بگەڕێتەوە ئیلا کەسێک لە زانانی پێشوو قەولێکی هەیە لەسەر ئەو بابەتە ئەتوانین بڵێن ئەگەر نەسەکە تەحەمولی ئەوەیە کرد احتیمالی ئەوەیە کرد بە شەرتێک تعارض تەواو نەکا لەگەڵ مەقاصدی شەریعەتە ئەتوانن بڵێن بەم فتوایان کە ئەو سەردەمە کراوە بەم فتوایان عمل نەکەین بە فتوای تریان عمل بکەین زۆر باش کاک دکتۆر چی ترمان هەیە گرنگ لە وتارەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە وتاری ماڵاواییە ئاماژەی پێکرد پێغەمبەر صلی الله علیه و سلم لە یەکێک لەو شتانی کە باسی کردووە باسی ئەوە کە فەرمێت ئێوە مەگەڕێنەوە بۆ ضەلالەت بۆ گومڕایی نەسی حەدیثەکە کە فەرمێ ألا لا ترجعوا بعدي ضلالا يضرب بعضكم رقاب بعض ئەفەرمێ مەگەڕێنەوە بۆ گومڕایی کەواتە هەر کەسێک کە تەفرەقەی نایەوە لە بینی مسلمانانە ئەوە بەرەو گومڕایی ئەچێت و خەڵکیش گومڕا ئەکات يضرب بعضكم رقاب بعض بەداخەوە زۆر لە مسلمانان سیرەکەی لەبەرەوەی کە فکرێکی تایبەتی خۆی هەیە ڕەفزی هەموو مسلمانانی ترێکا کە لەسەر فکرێنین پێغەمبەر صلی الله علیه و سلم لێرە جەخت لەسەرەوە کاتەوە ئەمە کێشەیە کێشەیەکی زۆر گەورەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لێرە تەأکید لەسەر ئەوە کاتەوە کە مسلمانان یەک بن تەقەبولی یەکتر کەن با فکرێکت جیاوازت یەکتر بگرن بۆ چوونێکی جیاوازت هەیە تێگەشتێکی جیاوازت هەیە ئیجتیهادێک هەیە تۆ ئەوە بەڕاستی دەزانی بەڵام مقابل ئەوە ئیجتیهادی تریش هەیە خەیچیەکە با ئەو ئیجتیهادی قبوڵکات و ئەم ئیجتیهادی قبوڵکە بەڵام بە گومڕای مەزانە منعی سەلامی لێ مەکە زۆر بەداخەوە سەرەکەن هەندێک مسلمان هەنوێکی بچووک هەرامێکی گەورە پیادە مەکە یعنی سەلامی لێ ناکات مەرحەبایی ناکات قەطعی عەلاقەی لەگەڵ ئەکەشی زۆر بچووکە زۆر بچووکیشە ئەمە پێغەمبەر جەخت لەسەر ئەوە کاتێک کە مسلمانان یەک بن بابەتێک هەیە لەو
لەو تەری ماڵاواییە بەڵێ. هاتووە دەربارەی یەکسانی هەمووان بەرامبەر بە دین بەڵێ. بە یاسا بە دەستور مەسەلا بەڵێ بەڵێ. هیچ تەکیدێک هەیە بەڵێ پێغەمبەر سەلەم تەکید لەسەر ئەوە کاتێک کە مسلمانان وەکو یەکوان چونکە لەم سەردەمەیە بەڵێ. بابەتی ڕێگەسپەرەنسی و بەڵێ. سووریەت کێشەیەکی زۆر گەورەیە تا بە ئێستاشیانی بەڵێ فەزل لە بینی مسلمانان تەنها بە تەقوا ئەوش خۆی پەروەردگار خۆی ئەزانێت ئەو فەزلش تەنها خۆی پەروەردگار خۆی لە ڕۆژی قیامەتە جێیەکاتەوە بۆ ئەوە نییە کە ئێمە لە دنیای حکمی بەسەرا بین نەفەزلی عەرەب هەیە بەسەر عەجەمەوە نەفەزلی ڕەش هەیە بەسەر سپیەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەموو کەسێکی وەکوڵێت دڵنیا کردەوە لەوەی هیچ کەس فەزل نییە بەسەر ئەوی نە عەرەب نە کورد نە فارس ئەوەی کە لەم ماوەی پێشووە لە ئەمریکا ڕوویە سپی پێستەکان ڕۆژ پێستەکان ئەمە مخالیفی بە هەمیشەی هەبووە لە وڵاتانی ڕۆژاوای ئەوەی کە هەبووە پێغەمبەر سەلەم لەو خوتبەی وەداعە تەکید لەسەرەوە کرد ئەو جیاوازیە نییە نابێت ئەو جیاوازە بمێنێت بیلالی حەبەشی کاتێک یەکێ لە سەحابەکان پێی وت کە تۆ ئیبن السەودا یعنی عیباری کرد بەوەی کەمە کوڕی ئافرەتێکی ڕەش پێستە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئینەکە فیکە جاهلیە فەرمی تۆ ئێشە ئەمری جاهلی تیاماوە ئەی نابێت ئەو فەرق و فڕوخاتە بمێنێت کەواتە کاکی دکتۆر ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەڕۆین ئەگەر بەهای ئەم وتارە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی مافی مرۆڤەوە وەک سەرکردەیەک چۆن ئەیبینین چۆن بیخوێنینەوە یانی بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە وەکو عەرزمانکردن ئیستیغلالی ئەو فرسەتەی کرد کە سەحابەکان ئاگادار کاتەوە لەو بەها گرنگانە بەتایبەتی هەندێک شت هەیە کە گرنگن وەکو پاراستنی نەفس پاراستنی دین پاراستنی عەرض ناموس کە تەئکیدی لەسەر ئەوە کردوێتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ فإن دماءكم وأموالكم وأعراضكم عليكم حرام عرض ناموس پاراستنەکەی پێویستە حرامە ئینسان تعدا لەوانە بکات مکرۆکی مافی مرۆڤ بەڵێ مافی مرۆڤ لەمانەیە یعنی خوێنی کەسێک بەناحەق نابێت شارستانەتی سەدەی ڕابردوو هەموو شانازیەکیەوەیە بەندێکی هەیە دەستورێکی هەیە بۆ مافی مرۆڤ کەچی ئێمە خاوەنی گەورەترین دەستورین کە 14 سەدە پێش ئێستا هاتووە ینی ڕاست ئەم شتانی لە خۆ گرتووە کە کەواتە لێرەیە ژیانی ئینسان کە فەرمێ ئینە دیماءەکم ماڵی ئینسان ئەوەی کە مڵکێتی هەیەتی ئەوە هەر حرامە بیخۆی بەناحەق و ناموسیشی ئەوەی کە ئەم شانازی پێوکات و بە مقدس ێزانێت لای ئەمانە هەمووی حرام ئینسان خوێنی حرامە فەرمێ ئینە دیماءەکم وأموالكم وأعراضكم عليكم حرام لەسەرتان حرامە تعدایان بکەن ئەشێ ئەم وتارە تەنها بۆ ئەو 100,000 مسلمانە نەبوو بێت کە لەو کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕێی ئەوانە ئەگەیەنێ بە ئومەتەکەی وەکو باسمان کرد ئیستیغلال ئەو فرسەتەی کرد کە ئەوانەی کە لە شوێنەکانی ترەوە هاتون بۆ هەستەکەی ئەم مادانە بیگەن هەمان چارەسەر بن بۆ کێشەکانی کە ئێستا هەیە مەسەلەن کە میلەتان بەگشتی لە دنیا سەراستی نێودەوڵەتی بەدەستیانەوە گرفتارن طبعا ئەگەر ئەوانەی کە ئێستا مەسەلەی کوشتنە ئەگەر ئەوە بکرێ بە دەستورێک کەسێک نەتوانێت کەسێک بکوژێ بە ناحەق ئێستا لە عێراقا کەسێرەکەی بە چاوی خۆمان ڕۆژانە چەنەها کەس ینی ئەبینی لە تیڤیەکان ئەبین خەڵکە کوژێ بە ناحەق لەسەر ئەوەی کە قسەیەکی کردووە بەرامبەرەکەی بەلایەوە قوبوڵی نەکردووە ڕخنەیەکی لە سیاست کەسێک گرتووە کێشەکان هەمان ئەو کێشانن بە گەورەکراوەی مەسەرەن کوشتنی خەڵک بە گشتی زلهێزان دێن ماڵ و مڵکی و سامان و سەروەتی ئەم خەڵکە هەمووی داگیرەکەن مەسەلەن ئەمریکا و خۆراوە و ڕێیبا و مەسەلەی ئافرەتان و تیجارەت پێوەکردن هەمان ئەو کێشانن کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چارەسەری کردوون ئەوەی کێشەکە ئێستا خۆمان پێوە ئەناڵین نەدانی موچە کە مافی خەڵکە و پێ نادرێت حەقی خەڵکە یانی ئەوە حرامە ئینە دیماءەکم وەئەموالەکم ئەو ماڵی ئەو موچە خۆرانەیە ماڵی ئەو خەڵکەیە کاتێک کە پێیان نەدرێت بە نەسی ئەم حەدیسە پێغەمبەر سەڵەم کە لە خۆتبەت الوداع باسی کات ئەمە تەئکیدی لەسەر کرد نابێت ماڵی خەڵک بە ناحەق بخورێت کابرا مۆزەفێکە مامۆسایەکە کەسێکە
ڕەنجیاوە وەزیفەی خۆی جێبەجێ کردووە کاتێک کە نایەن حرامە بەم شێوەیە زۆڵمیان لێ بکرێت ئەمانە هەمووی زۆڵمن پێغەمبەر سەڵەم کاتێک کە لەو سەردەمەیە ئەمانە باسەکات کاڵێن دینی ئیسلام بۆ هەموو سەردەمێکە بێت ئەمەیە کە ئێمە تەئکیدی لەسەرەکەینەوە. زۆر باشە لە کاتی بەرنامەکەی جەناب دەگەر شتێکی گشتیت هەبێ مەسەلەن بە بینەرانی بڵێ لە ڕوانگەی هەموو وتارەوە ئەوەی کە مابێت کە باسی بکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر بە دڵسۆزانە دینەکەی گەیاندووە و کاتێکە پێغەمبەر صلی الله ڕەحمەتەن للعالەمین بووە بەڕاستی ڕەحمەتەن للعالەمین بووە بۆیە ئەو فرسەتەی استغلال کردووە کە ئەم بابەتە گرنگانە بە سەحابەکان بگەێنێ کە ئەوانش بە ئومەتەکەی بگەێنن بۆی هەتاوەکو ڕۆژی دوایی ئەم ئومەتە ئەگەر هاتوو تەنفیزی ئەم فەرمانانەیان کرد جێبەجێ ئەم فەرمانیان کرد بە ئیسراحەت بژین و هەروەها بە عەدالەت بژین و مجتەمەعێکی موسڵمانی بەختەوەر هەتاوەکو ڕۆژی دوایی بە بەختەوەری بژین بەڵام هەر کاتێکیش کە لایەنە لەمانە ئەوە خۆیان ئەبێ عقوبەی ئەو لادانە وەربگرن و هەر لە دنیاە پێوی بناڵێن پێشی ئەخیرەتیان. زۆر سپاس بەڕێز دکتۆر سەردار ڕەشید مامۆستای زانکۆ زەحمەتان کێشا لە بەرنامەکەمان دەستان خۆش بێ بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان دین و دنیا تا ئەڵقەی داهات و سەلامەت و تەندروست بژی خواتان لەگەڵ. زۆر سپاس.